ڕوودەک لە گیامی وەرگرە چێش فێرە دەکەم بە هیپ هاپ بگەی بەهێز سەناسەیەک هاڵمەشە سنگت بێنەوە پێش ڕێگەڵمان دوورەتە فێر بوونی قافیە و کێش بیرت ئازاد کە من لێرم تا بەڵێم پێت بەخێر بی بوو پۆدکاستی لەگەڵ ئەرتێش. سڵاوتان لێبێ بەخێر بێن بۆ بەشی سێیەمی پۆدکاستی لەگەڵ ئەرتێش. لەم بەشەدا باسی کێش دەکەین. هەڵبەت بڕیار وابوو کە لەم بەشەدا باسی کێش و چەند شێوازێکی ڕێکۆردکردن بکەین، بەڵام من پێم باشترە کە ئەم بەشە تایبەت بێ بە کێش و چەند بوارێکی تێکستی و بەشی داهاتوو بچینە سەر بوارەکانی ڕێکۆردکردن بۆ ئەوەی کاتمان هەبێ بتوانین بە شێوازێکی باشتر قسەی لەسەر بکەین. هەڵبەت من نامەوێت بابەتەکە ببە مەناو باسێکی قوڵەوە باسی دەنگی بزوێن و دەنگی نابزوێن بکەم لە کێشدا، چونکە لەم بارەیەوە سەرچاوەمان هەیە و هەوڵ دەدەم لە کەپشن هەندێک سەرچاواتم بۆ دابنێن بۆ ئەوی بتوانن سوودی لێ ببینن. ئەوەی من دەمەوێت بیکەم باسێکی سادەترە لە کێش لە بواری کێشدا. سەرەتا دەبێت بزانین کە هەر دێڕێک چەند پێیە و هەر پێیەک لە چەند بڕگە پێک دێت. ئەوجا دەزانین کە دێڕەکەمان لە چەند پێی چەند بڕگەی پێک دێت کە ئەمە شێوازێکی کلاسیکە لە شاری کوردیدا کە دێڕەکان بە پێی پێیەکان و بڕگە دابەش دەکا کە هەزاران ساڵم شێوازە کێشی کلاسیکە بەکار هاتووە لە شاری کوردیدا. هەڵبەتە بۆ سەردەمێک کێشی عەرەبی بەکار دەهات، بەڵام بە خۆشحاڵیەوە دووبارە شاری کلاسیکی کوردی گەڕایەوە سەر هەمان شێوازی کێشی ڕەسەنی خۆی. کۆمەلگا ئازارم دەبینێ و دەڵێ شایەتی نیم، کۆمەلگا پڕ لە درۆیە بۆیە کۆمەڵایەتی نیم، کۆمەلگا ئازارم دەبینێ و دەڵێ شایەنی نیم، کۆمەلگا پڕ لە نەخۆشە بۆیە کۆمەڵایەتی نیم. ئەمە شێوازێکی ڕاست و تەندروستە لە نووسینی تێکستە بە پێی کێشی کلاسیک. ئێستا و چوار باڕەی کە من خوێندم هەر کام لە باڕەکان بە 16 بڕگە پێک دێ بە شێوازێکی یەکسان بەبێ ئەوەی یەک بڕگەی کەم و زیاد بێ. تەمام زانیمان کە ئەمە شێوازێکی تەندروستی نووسینی تێکستە بە شێوازێکی کێشی کلاسیک و بڕگەکان پێیەکان و بڕگەکان چۆن دابەشتە بن. کۆمەلگا ئازارم دەبینێ، ئەمە سێ پێیە: کۆمەلگا پێیەک، ئازارم پێیەک، دەبینی پێیەک و هەر کام لەمانە لە چەند بڕگە پێک دێن؟ کۆمەلگا. کۆمەلگا لە سێ بڕگە پێک دێت و ئەوها دێڕەکەی خۆت بە پێی پێیەکان جیا دەکەیتە و هەر پێک لە چەند بڕگە پێک دێ. ئەو کاتەزانی دێڕەکەی تۆ چەند پێی هەیە و لە چەند بڕگە پێک دێ. ئۆکێ، ئەمە زۆر باشە، بەڵام ناکرێ ئەم شێوازی تێکست نووسینە کلاسیکە بۆ تێکستێکی هیپاپ و یەک تراکی تەواو بەکار بێ. ئەگەر بێت و بۆ یەک تراکیش بەکاری بێنی تاوە دەتوانانی شتێکی جیاواز، بەڵام تو ناتوانی هەر بەو شێوازە لی بەردەوام بی. ئەمە تەنیا بۆ ئەوەیە کە تۆ بزانی کێش چییە، تۆ فێری ئەکادمیای کێش بیت و بۆ نووسینی تێکستی هیپاپ سەرڕای ئەوەی کە دەبێت بزانی کێش چییە، بەڵام تۆ دەبێت پشت بە زەربەکانی بیت و فلۆ ببەستی. ئەمە واتە چی؟ با پێت بڵێم. دەکرێت باڕەکانت بڕگەی یەکسانیان نەبێ و لە کاتی خوێندن بەڕەوانی بێنە سەر زمان بەبێ ئەوەی کە هیچ کێشەیەک هەبێ لە خوێندنیانە لەسەر بیت. ڕۆژێک لە ژوورەکەم دەبێ بە مۆزەخانە، ماوەیەکە ئەم خەونە دەبینم، بڕوام نییە بە کردداری ئەم مرۆڤانە ئەمڕۆ دەت کوژم بەیانی شارت بۆ دەخوێنێن. ڕۆژێک لە ژوورەکەم دەبێ بە مۆزەخانە، ماوەیەکە ئەم خەونە دەبینم، بڕوام نییە بە کردداری ئەم مرۆڤانە ئەمڕۆ دەت کوژم بەیانی شارت بۆ دەخوێنێن. وەکو دەبینن باڕەکان لەم تێکستەدا وەکو یەک نین. باڕی یەکەم 14 بڕگەیە، باری دووەم 10 بڕگەیە، باری سێم دووبارە دەبێتە 3 باری چوارم دەبێتە 14. بەڵام من لێرە لەگەڵ زەربەکانی بیت کارم کردووە بۆی هەم فلۆکەم باش بێ، هەم کێشەکەم خۆی بەڕێکی پێشان بدە و هەم لە بابەتەکەی خۆم دەرنەچم و هەم نەشاز دیار نەبم لەسەر بیتەکە. و لە باری دووەمدا وەکو بەشی پێشتر باسمان کرد چیم کردووە؟ بڕگەیەکی کەمترم بەکارهێناوە
مەبەست پێیەکی کەمترم بەکارهێناوە بە 3 بڕگەی کەمتر بۆەوەی بتوانم بۆ خۆم هەناسەی هەڵمشم بە خۆم ئامادە بکەم بۆەوەی باڕەکانی دواتر بە هەناسەیەکی باشترەوە دەرببڕم. ئەمە زۆر گرنگە کە تۆ بتوانانی کۆنتترۆلی فلۆی خۆت بکەیت، کۆنتترۆلی قافیەکانی خۆت بکەیت، کۆنتترۆلی کێشەکەت بکەیت، شوێنی هەناسەش بەجێ بێڵی. ئەمە شوا دەکە کە تۆ ڕێکۆردێکی تۆ تۆمارکردنێکی خاوێنتر و پرۆفیشناڵتر بدەیتە بەرهەمەکەت کە ئەمە شوا دەکات تۆ بەرهەمێکی باشترت هەبێت گوێگر دووبارە بۆلات بگەڕێتەوە و کێش بە گشتی وا دەکات کە نەشاز هیچ بوشەیەکی نەشاز لە ڕووی تۆمارکردنەوە لە ڤێرسەکەی تۆدا نەبێ. ئەمە ڕێک وەکو ژەنینی ئامێرێکی موسیقا وەکو ژەنینی پیانۆیەکە کە هیچ نوتێکی نەشازی تێدا نییە و تۆ بە تەواوی خەریکە بە شێوازێکی ئاکادیمی هارمۆنی لەگەڵ بیتەکەی خۆدا دەچێ پێش بەبێ ئەوەی کە هیچ بڕگە نەک پێ هیچ بڕگەیەکی نەشازشت تێدا نەبێ. کێش یارمەتی ئەمەت دەدا. هاوکات لەگەڵ تەواوی ئەو لایەنە گرنگانەی تێکست کە باسمان کردن وەکو قافیە، وەکو کێش، وەکو فلۆ، بابەتی نووسینەکەشت لایەنێکی زۆر گرنگی تێکسەکەیە کامە یارمەتی دەرێکە بۆ ئەوەی تێکستەکەت زیاتر بمێنێ، مەبەستم لە لای خەڵک زیاتر بمێنێ، لە بیری گوێگردا زیاتر بمێنێ. گرنگ نییە تو باسی چی دەکەیت، تو باسی چیرۆکی ژیانی مرۆڤ دەکەیت، تو باسی ئەم مایکرۆفۆنە دەکەیت، تۆ باسی هەر شتێک دەکەیت. دەبێت بزانی چیرۆکەکەی خۆ چۆن ئاراستە دەکەی، لە کوێوە دێنی، چۆن درێژەی پێدەدەی و چۆن تەواوی دەکەی. تۆ داڕشتنەکەت چۆن دادەڕێژی ئەو شتێککە خەریکە باسی دەکەیت دەبێت لەگەڵ چیرۆکەکەدا بژیت. تۆ باسی هەر شتێک دەکەی گرنگ نییە، تۆ دەبێت لەگەڵیدا بژیت. ئەو ماوەیە کە تێکستەکە دنووسی کاتژمێرێکە، ڕۆژێکە، هەفتەیەکە، مانگێکە، تۆ دەبێت لەگەڵ چیرۆکەکەدا بژیت. تۆ بێت ڕوحی بدەیت، تۆ بێت زیندوی کەیت بۆی بتوانی بە باشترین شێوە بینووسی، نەک لە چیرۆکەکە دەرچی ڕستەیەک لەم لا ڕستەیەک لەم لا بینی کە وێرسێکی پێ پڕکەیت. ئەمە دڵنیا بە تۆ تراکێکت بەرهەم هێناوە، بەڵام تۆ بەرهەمێکی باشت بەرهەم نەهێناوە. ئەمە جیاوازیان زۆرە و تۆ دەبێت خوێندەواریت باش بێ، بخوێنی بۆ ئەوەی مێشکت دەوڵەمەندتر بێ لە ڕووی وشەوە، لە ڕووی چۆنیەتی داڕشتنەوە. تۆ دەبێت یارمەتی خۆت بدەیت، تۆ دەبێت یارمەتی مێشکی خۆت بدەیت کە بتوانانی باشتر بنووسێ، بۆی بتوانانی هەموو شتێک پێکەوە بە باشی کۆنتترۆلکەی و بەرهەمێکی باش بدەیتە دەرەوە. من هیوادارم کە ڕاپخوێنەکانی کورد بەردەوام بەرهەمی باش بدەنە دەرەوە، چ ڕاپخوێنە کۆنەکان، چاوانەی کە تازە دێن بۆ ناو کارەکەەوە و تەواوی مەبەستی منیش لەم کارە ئەمەیە کە بەرهەمی باش بێتە ناو هیپاپی کوردی. هیوادارم وابێ. تا بەشی داهاتوو، کاتێکی خۆش. خودك لك میوەرگرە چێش فێرت دەکەم بە هیپ هاپ بگەی بەهێز سەناسەیەک هەڵمەشە سنگت بێنەوە پێش ڕێگەمان دوورەتە فێر بوونی قافیە و کێش بیرت ئازاد کە من لێرم تاوەڵێم پێت بەخێر بی بوو پۆدکاستی لەگەڵ ئەرتێش.